شۆڕش نیگەرانی هاوبەشی سیاسەتداڕێژەرانی ئەمریکا و بەرپرسانی کۆماری ئیسلامی. لە کاتێکدا زیاتر لە 2 مانگی ماوە بۆ ڕادەستکردنی فەرمی دەسەڵات بە دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا، ئەگەرەکان سەبارەت بە سیاسەتی ناوبراو بەرامبەر بە کۆماری ئیسلامی بۆتە بابەتی گەرمی میدیا ناوخۆیی و دەرەکیەکان. دام و دەستگا تەبلیغاتیەکانی هەردوو لە بە ئاشکرا سوکایەتی بە شعور و وشیاری ئینسان دەکەن. درۆ و ڕیاکاری، مانۆڕ و فری و لە ژێرناوی هەوڵی دیپلۆماتیک بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی قەیرانەکان دەرخواردی بیرروڕای گشتی دەدرێت. لە ڕاستیدا هەموو لایەنەکان درۆ لەگەڵ یەکتر دەکەن. هەمویان دەستی یەکتریان خوێندێتەوە و خەریکی سەرقاڵکردنی ڕایگشتین بۆ ئەوەی لە پشت پەردەوە ئەوەی کە بە پێویستی دەزانن ئەگەر شەڕ بێت یان دانوستان یان ئەگەر نەشەڕ بێت و نەدانوستان هەرچیەک بێت دوور لە چاوی خەڵک ئامادەی بکەن. واقعیت ئەوەیە کە کۆماری ئیسلامی لەژێر ئەو گوشارە ئابووری و سیاسیانەی کە بەهۆی ئەو گورزە کوشەندانەی کە بە تایبەتی لە حیزبوڵڵای لوبنان دراوە نەڕێگای بەرەو پێشچوونی هەیە و ناگەڕانەوە. خۆڕاگری لەم بوارەدا جگە لە درۆ هیچی تر نییە. توانایی نظامی ڕژیمی ئێران بە بەراورد لەگەڵ هێزی نظامی و تەکنۆلۆژی ئەمریکا و ئیسرائیل پێویستی بە قسە لەسەرکردن نییە. هاویشتنی موشک لە ژێرناوی موژدەی سادقی 1 و سادقی 2 سەرەڕای تێچووی زیاتر لە 2 ملیارد دلار نەک هەر نیشانەی خاڵی بەهێز نەبوو، بەڵکو لاوازی نظامی ڕژیمیان ئاشکرا کرد. لەمڕۆوە لەو دانوستانە حتمیانەی کە لە ڕێدایە کۆماری ئیسلامی ناتوانێت لەسەر تواناییە نظامیەکەی بۆ سات و سەودا و بەدەستهێنانی هیچ دەستکەوتێک حیساب بکات. نەفرەت و بێزاری جیهانی لە ئاست تاوانە دژە مرۆڤایەتیەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل لە غەزە و لوبنانیش فاکتەر گەلێک نین کە کاریگەری لەسەر دانوستانەکانی داهاتوو بە قازانجی کۆماری ئیسلامی دابنێن. کۆماری ئیسلامی هاوشێوەی ڕژیمی دژە ئینسانی دەسەڵاتدار لە ئیسرائیل لە لای بیرروڕای گشتی خەڵکی جیهان گۆشەگیر بووە. کەس مناڵکوژیەکانی کۆماری ئیسلامی لە سەردەمی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا لەبیر نەچۆتەوە. مەترسیدارتر لەو گوشارە ئابووریانەی سەر کۆماری ئیسلامی کە چاوەڕوان دەکرێت کە کابینەکەی ترامپ تونتری بکاتەوە ئەوەیە کە ڕژیم بتوانێت بە مانۆڕی دیپلۆماسی و درێژکردنەوەی پرۆسەی دانوستان و گفتوگۆکان لە ئاست ئەو گوشارانەدا دەوام بهێنێت. هەوڵدان بۆ بەدەستهێنانی پێگەیەک لە کەلێنی نێوان دەوڵەتەکانی چین و رووسیە لەگەڵ ئەمریکا هیچ ئاکامێکی بۆ کۆماری ئیسلامی نابێت. ترامپ بە ئاشکرا ڕایگەیاندووە کە کۆتایی بە شەڕی ئۆکراین دەهێنێت و پوتینیش یەکەم سەرۆکی دەوڵەت بوو کە سەبارەت بە سەرکەوتنی ترامپ بەکردەوە خۆشحاڵی خۆی دەربڕی و پیرۆزبایی لێکرد. دەوڵەتی چینیش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا جگە بە تاڵانبردنی نەوتی هەرزانی ئێران هیچ کارێکی بۆ سوکردنی سزا ئابووریەکانی ئەمریکا لە دژی کۆماری ئیسلامی نەکردووە. بە لەبەرچاوگرتنی هەموو ئەمانە کۆماری ئیسلامی هیچ ڕێگایەکی دیکەی نابێت جگە لە دانی ئیمتیازاتی جددی لەو بوارانەی کە ئەمریکا دەیەوێت لەوانە کۆتایی هێنان بە ئاستەنگ دروستکردن لە بەردەم بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئەمنیەتی ئیسرائیل لە ناوچەکە و ڕاگرتنی پرۆژەی ئەتۆمی. دانوستان چ ڕاستەوخۆ بێت یان ناڕاستەوخۆ، شاراوە بێت یان ئاشکرا، ناتوانێت هیچ دەرەنجامێکی تری لێ بکەوێتەوە جگە لە تەسلیمبوونی کۆماری ئیسلامی و ئەمەش جامێکی ژەهرەکە ڕژیم زوو یا درەنگ دەیخواتەوە. پێویستە پاڵنەر و بزوێنەرە ڕاستەقیەکان لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامیدا لە شوێنێکی دیکە و لە دەرەوەی ئەم مانۆڕ و فری و کاریانەدا ببینرێت. داڕێژەرانی سیاسەتی گشتی لە ئەمریکا چ لە سەردەمی سەر و کۆماری پێشووی ترامپ یان سەردەمی بایدن و چ لە دانوستانەکانی داهاتوو لەگەڵ دەوڵەتی ترامپ بیر لەوە دەکەنەوە کە ئەگەر شەڕێک هەڵگیرسێت و کۆماری ئیسلامی بە سڵامەت لێی دەرباز نەبێت کە نابێت چی بەسەر ئێرانی داهاتوودا دێت. سیاسەتمەدارانی ئەمریکا نە ئێستا ئەو متمانەیان بە لیبراڵە لایەنگرەکانی ڕۆژاوا هەیە و نە 46 ساڵ لەمەوبەریش لە کاتی ڕووخانی ڕژیمی شام متمانەیان پێبوو کە کۆنتترۆڵی ئەم وڵاتە هەستیارە ژێوپۆلیتیکیان پێبسپێرن.
لەمڕۆوە دەوڵەتی ترامپ هەروەک بە ئاشکرا وتوێتی ناوێت کۆماری ئیسلامی بڕوخێنێ و تەنیا بیر لە گۆڕینی ڕەفتاری ڕژیم دەکاتەوە. دەوڵەتی ئەمریکا لە باشترین حاڵەتدا لەم ئۆپۆزیسیۆنە تەنیا بۆ گوشارخستنە سەر کۆماری ئیسلامی بە مەبەستی بەدەستهێنانی ئیمتیازی زیاتر کەڵک وەردەگرێت. لە ڕاستیدا دەوڵەتی ئەمریکا لە ناوخۆی ئەم دەسەڵاتەی ئێستادا بە دوای بەدیلی خوازراوی خۆیدا دەگەڕێت. ترامپ پرۆسەی دانوستان تا ئەو کاتە درێژەکاتەوە کە ئەو بەدیلە لە هەناوی ئەم ڕژیمەی ئێستادا شکڵ بگرێت. بەڵام لەم نێوەندەدا ڕووخانی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی لە ئاکامی خەبات و ناڕزایەتی جەماوەری وەگیان هاتووش یەکێک لەو ئالتەرناتیڤانەیە کە کەس ناتوانێ لە بەرچاوی نەگرێت. شۆڕشی ژینان لە قوڵایی ئەم کۆمەلگایەدا ڕیشەی داکوتاوە. ئەم سات و سەودا نەهێنیانە ناتوانن بە ئاسانی بەسەر خەڵکی کۆمەلگای ئێراندا تێپەڕ بن. ئەم کۆمەلگایە ئەوەندە بێدەنگ و بێهەڵوێست نییە کە کۆنەپەرستان و باڵە جۆراوجۆرەکانی بورژوازی ناوخۆیی و ئیمپریالیزم بتوانن بە ئاسانی بەسەر دەیان ملیۆن ئینسانی تینووی خۆشبژێوی ئازادی و یەکسانیدا تێپەڕ بن و هەر سیاسەت و بەدیلێکیان بەسەردا بسەپێنن. ڕاپەڕینی بەهێزی ئەو خەڵکەش یەکێکە لە نیگەرانیە جددی و هاوبەشەکانی داڕێژەرانی سیاسەتی ئامریکا و ڕێبەرانی کۆماری ئیسلامی.